ئێمە سوود لە فڕۆکەی بێفڕۆکەوان و تیمی سەگەکان وەردەگرین و لە دوێنێ ئێوارەوە 3 تەرممان دەرهێناوە کە بەهۆی کارە سادەکە و گیانیان لەدەستداوە بەداخەوە. گروپە ڕزگارکەرەکانی بەشی یەکەم لەو شوێنەدا دەگەڕێن کە لەلایەن تیمی ساگەکانەوە دیاریکراون و ئەوان دەتوانن مەودایەکی فراوانتر بگەڕێن. لە هەڵمەتێکدا لە دوێنێ ئێوارەوە 12 کەس گەێنراونەتە لای ئێمە بۆ چارەسەری پزیشکی. هەمویان لە دەرەوە بوون و لە شوێنی خۆیان هاوکاریان پێشکەش کراوە. Помойте.